ئەمانە زیاتر لە 1000 مریشکی مردارەوە بوون کە لەلایەن کێڵگەیەکی پەلەوەری نەناسراوەوە دوای لە گونی ئاخنینیان فڕەدراونەتە ئاوی زەڵمەوە. تیمەکانی تایبەت با پاکردنەوەی ژینگەش دوای ئاگاداربوونیان دەست بەجێ لایەنە بەرپرسەکان و هێزە ئەمنیەکانیان ئاگادار کردووەتەوە، ئەوانیش دەستیان با لێکۆڵینەوە کردووە. بەهۆی زۆری مریشکەکان و ڕۆچوونیان بۆ ناو قوڵایی ئاوەکە دوای ڕۆژێک توانیان تەواوی ئاوەکە لە مریشکی مردارە بوو پاک بکەنەوە کە بووبوویە مەترسی لەسەر لایەنی ژینگەی و تەندروستی و کەرتی گەشت و گوزاری ناوچەکە. کورسات نیوزیش وەک کاری هەمیشەی لە سەرەتایی ئەم تاوانە ژینگەییەوە تا پاکردنەوەی ئاوەکە و دڵنیاییدان بە هاوڵاتیان و هەوڵەکان بۆ دەستگیرکردنی گومان لێکراوێک بە دوادۆچوونی تایبەتی کرد. بە خێراتنی کەناڵەکەتانەکەین کە دوای تەختیەکردنی ئەو ڕووداوە ئەمڕۆژ هاتوونەتەوە بۆ متابعەی پاکردنەوەکەی. دیارە ئەمە وەک پرۆژەی هەڵگرتنەوەی خاشاکی پارێزگای هەڵەبجە کە ئێمە وەگریژنەی متابعەی حکوومەت شارەوانی و هەروەها کۆمپانیای گارێکسیش کە جێبەجێکاری پرۆژەکەی بەسپاسەوە بۆ بەڕێزانیان کە تیمەکانیان لە سەیسادق و لە هەڵەبجە و لە خوڕماڵ و لە سلێمانیەوە چەند تیمێکیان هێنا بووە، چەند ئامێرێکیان هێنا بووە ئێرە هەم شوێنە هەستاین بە پاکردنەوەی ئاوەکە بە تەواوی سەرجەم و مریشکە مردارۆبووانی کە دوێنێ بەداخەوە فڕێدرابوونە ئاوەکە هەمووی لابراوە و دڵنیایی تەواوی ناوەڵاتیان کە هیچ مەترسی لەسەر ئاوەکە نەماوە. سوپاس بەخوامی باشی پاکراوەتەوە. تیمەکانی ئێمە لە سەعات 5:30 دەست بەکار بووین. 25 کرێکارمان لەگەڵ بوو، لەگەڵ 3 گەڵابەی 5 مەتری، 2 گەڵابەی 14 مەتری لەگەڵ 2 شۆفڵ و لەخوا بەزابەتوانیمان کۆنتترۆلی ئەو وەزع بکەین کە ڕوویدا بوو. لەخوا بەزابێ ئێستا هیچ مەترسێک نەماوە و هەموو شوێنەکە لەژێر کۆنتترۆلە. لە چوارچەوەی گەڕان بە دوای خاوەنی ئەو کێڵگە پەلەوەری کەم کارەساتە ژینگەی ئەنجام داوە، هێزەکانی ئاسایش لە یاریدەرێتی ئاسایشی خوڕماڵ گومان لێکراوێکیان دەستگیر کرد، لێکۆڵینەوەش لەگەڵیدا دەستی پێکردووە. هاوکات تیمەکانی پۆلیس و ژینگە و ڤێتەرنەریش سەرقاڵی لێکۆڵینەوەن لەم دۆسیەدا لە ئەگەری ساغبوونەوەی تۆمەت لەسەر گومان لێکراوی دەستگیرکراو ئەوە ڕوبەڕووی سزا بێتەوە. فڕەدانی مریشکی مردارەوە بوو بۆنەوە ئاوی زەڵم جیاواز لەوەی زیانی بۆ کەرتی گەشت و گوزار بووە، هاوکات لە ڕووی تەندروستی و ژینگەیشەوە زیانی زۆری بە سەرچاوەی ئاوی کشتتوکاڵی چەند گوندێکی شارەزۆر گەیاندووە. هەمان کات سەرچاوە بۆ پیسکردنی ئاوی دەریاچەی سیروان و سەرچاوەی ئاوی خواردنەوەی هەڵەبجە. لە ئێستاشدا کە ئاوەکە پاکراوەتەوە، تیمەکانی چاودێری ژینگەی پارێزگای هەڵەبجە دڵنیایی لە پاکی ژینگەی ناوچەکە ئەدەنە هاوڵاتیان. سەلاح جەمیل، کورسات نیوز، هەڵەبجە.